لا ڕۆژانی پشۆی جەژندا بەشێک لە هاوڵاتیانی هەرێم و شارە جیاوازەکانی ناوەڕاست و باشووری عێراق ڕوو لە ناوچە گەشتیارەکانی هەرێمی کوردستان دەکەن. سنووری قەزای سۆران و چۆمانێکێکن لەو شارانەی کە بەهۆی لەباری کەشوهەواکەیانەوە هاوڵاتیان بەتایبەت لە جەژنەکاندا ڕوو لەم ناوچانە دەکەن. بەڕێزان بۆ زانیاری زیاتر دەچینە لای ئازاد لە سۆرانەوە پامنێری پێم. ئازاد سڵاوت لێبێت و ئەم کاتت باش و جەژنیشت پیرۆز بێت. لە ئێستادا سەیرانگاکانی سنووری سۆران لە چ حاڵێکدان گەشتیاران زۆر ڕویان لەم ناوچانە کردووە بۆ پێی کە کەشوهەواکی سازگار و خۆشی هەیە بەتایبەت لە مۆرزەوە بەتایبەتیش ئێستا کە جەژنە؟ بەڵێ کارزان سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز و خۆشەویست بێ جەژنی تۆش پیرۆز بێتن. دیارە من ئێستا لە هاوینە هەواری گەلی عەلیبەگم یەکێکە لەو هاوینە هەوارە خۆش و سازگارانەی کەوا گەشتیارانێکی زۆر لە جەژنەکاندا ڕووی تێدەکەن. لەم جەژنی ڕەمەزانشدا هاوڵاتیانێکی زۆر لە خوار و ناوەڕاستی عێراق، هاوڵاتیانی عەرەب و هەروەها هاوڵاتیانی شارەکانی هەرێمی کوردستان ڕوویان لەم ناوچە گەشتیارە کردووە. ئەگەر هاوکارم یارمەتی دەدەم بێ بەشێک لە دیمەنەکانی هاوینە هەواری گەلی عەلیبەگم بۆ بگوازێتەوە. دیارە لە ئێستادا وەکو لە دیمەنەکاندا دیارە هاوڵاتیانێکی زۆر لێرە بەمبەستی گەشت و سەیران هاتوونەتە هاوینە هەواری گەلی عەلیبەگ. دیارە دەڤەری سۆران دەڤەرێکە کەوا ناوچەی گەشتیاری زۆرە، بەهۆی زۆری ناوچە گەشتیاریەکانیش هاوڵاتیانێکی زۆر ڕووی تێدەکەن. دیارە بەش 180 ناوچە گەشتیاریەکانی پارێزگای هەولێر پێک ئەهێنێتن. ناوچە گەشتیاریەکانی قەزای سۆران پڕیەتی لە هەوای سازگار و کەش و هەواکی سازگاری هەیە و هەروەها لە ناوچەی چۆمانیش و لە ناوچەی سیدەکان بەهۆی هەڵکەوتەی جوگرافیای ئەو ناوچانش وای کردوەکەوە هاوڵاتیان و گەشتیاریانێکی زۆر بوون لە ناوچە گەشتیاریەکانی ئەوێش بکەن بەتایبەتی لە دەڤەری چۆمان و لە هاوین هەوارەکانی ناحیەی سیدەکان بە حکمیەوەی لەو ناوچانە بەفرێکی زۆر ئەبارێ و تاوەکو ئێستاش لە بەشێک لە ناوچە گەشتیاریەکانی ئەو شوێنانە بەفر ماوەتەوە مەشوای کردووە کەوا سەرنجی گەشتیاران زیاتر بۆ لای خۆی ڕابکێشێتن. هەروەها مەوێ ئاماژە بەوە بکەم بەبێەوە ئەمارانی کەوا ئێمە لە گەشت و گوزاری سۆران وەرمان گرتووە ئەوان باس لەوەکەن کەوا زیاتر لە 30,000 گەشتیار لەم ڕۆژانەدا ڕویان لە ناوچە گەشتیاریەکانی دەڤەری سۆران و ڕەواندز و چۆمان و مێرگەسۆر کردووە. ئەوان ئاماژە بەوە دەن کەوا ئاماری گەشتیارەکان ڕۆژ بە ڕۆژ لە بەرزبوونەوەدایە بۆ ڕۆژانی داهاتووش گەشتیارێکی زۆر ڕوو لەم ناوچانە دەکەن. هەروەها زیاتر لە 100 کۆمپانیای گەشتیاری گەشتیار لە خوار و ناوەڕاستی عێراق ئەهێنن بۆ هەر گەشتیارێکیش $100 لە بەرامبەر هێنانیان وەرەگری دەکەن سەرای ئەوەی کەوا ئەو هاوڵاتیانەش لەم ناوچە گەشتیاریانە پارەی خۆیان خەرزەکەن. ئەمەش بۆتە هۆی بوژانەوەی ناوچە گەشتیاریەکان و هاوڵاتیانەی کەوا کاسبکارن لەم ناوچە گەشتیاریانە بەهۆی هاتنی گەشتیارێکی زۆر ئەوان قازانجێکی زۆریان دەستەکەوێتن. هەروەها مەوێ ئاماژە بەوە بدەم ئەم ساڵ بەهۆی بوونی بازێکی زۆر لەسەر گەشتیاریەکان لە وڵاتی ئێرانەوە نەیانتوانیوە گەشتیار لە ئیرانەوە زیاتر ئەم ساڵ ڕوو لە ناوچە گەشتیاریەکانی دەڤەری سۆران بکەن. باشە ئازاد، ئەگەر دەتوانی ئەم هاوڵاتیانی لێ دەور و بەرتن و یاخودە و گەشتیارانەی کە لە دەوری بەرتن بتوانی سەرنج و ڕای ئەوان لەسەر شوێنە گەشتیاریەکانی سنووری هەرێمی کوردستان بەتایبەت سۆران وەربگری، ئەگەر بتوانن بە کوردی بدوێن یاخود هاوڵاتی کوردی لێبێ؟ من هەوڵە دەم کارزان چەند گەشتیارێک بۆ بدوێنم، بەڵام دیارە زۆربەی گەشتیارەکان لە ئێستادا کەوا لەم شوێنەدان گەشتیاری عەرەبن. هەوڵە دەم کەوا بەشێکتان بۆ بدوێنم. سڵاوتان لێبێتن ناوچە گەشتیاریەکانی دەڤەری سۆرانتان. نازانم کوردی عەرەب. شنو منطقة سياحية؟ نازانم کوردی ماشاءالله. دیارەوانە گەشتیاری عەرەبن لەم شوێنانەدانە دیارە نانەوێتن قسەما بۆ بکەن کاکاردا. بەڵێ ئازاد ئامەراوەیی پامنێری پێم لە سۆران و لە گەلی عەلیبەگەوە ڕاستەوخۆ لەگەڵ مابوو. سپاس بۆ زانیاریەکان.